تا دێت پشتگیری و پشتیوانی بۆ هاوپەیمانی و کاندیدی هاوپەیمانی لە سنووری سۆران زیاتر دەبێت. چین و توێژەکانی قەزای ڕەواندووس لە ئێستاوە هاوپەیمانی کوردستان دڵنیا دەکەنەوە وەک چۆن لە ڕابردوو پێشەنجی لستەکان بوونا لە دەی دەش بە کەرنەڤاڵی جەماوەری ئەو سەرکەوتنە دووبارە دەکەنەوە. ئامادەن بە شێوەیەکی زۆر باش بێنە مەیدان و دەنگ بدەن بە لیستی هاوپەیمانی کوردستان و کاندیدە تێکۆشەرەکەمان کاک عازی فەیسەلی کەریم خان. ئەو دەبەرێکی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ڕۆڵی پێشمەرگە و جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان لەو دەبەرە بەرچاوە، چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە مەفرە سەرەتاییەکانی لەو ناچەیە بوون و خەڵک دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبازی گەورەی جەنابی مام جەلال و کاک نوشیروانە. بەراورد دێ بکەن لە چوونی بەڕێز کاک قوبات تاڵەبانی بۆ بەغدا گەڕانەوەی چ شتێک ڕوویدا، ڕوودانی ئەو شتە چی بوو ئەوە بوو کە موچەی موچەخۆران گەڕاوە بۆ موچەخۆران وەکو خۆی بە تەواوی، بەڵام پێشەوەی کە کاک قوبات بڕوە موچەخۆران داد و بێدادیان بوو لە دەست حکوومەت و لە دەست ئەوەی کە موچەکانیان بە تەواوی نەئەگەیشتە دەست. ئەوەی لەو هەڵبژاردنە زۆرترین هیوا و خۆشی بۆ دانیشتوانی سنوورەکە هێناوە بە چڕوپڕ و گەرم و گوڕ، چ لە هەڵمەتی هەڵبژاردن چ خۆ ئامادەکردن بۆ ڕۆژی دەنگدان بە خۆشحاڵیەوە هاوپەیمانی کوردستان سەربخان لستی هاوبەش یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە کە ڕابردووەکی زۆر لە خەبات و قارەمانەتی بەیەکەوە هەیە، ئێستا بەیەکەوە بەهێزترین لە کاری ڕۆژانەیان بەرجەستەی دەکەن. لەم ناوچەیە بە چ شێوازێک ژیانە گوزارێنین بە هیمەتی خوای گەورە و پشتیوان بەگەلی جەماوەری شاری ڕەواند و دەوروبەری لەسەر هیوایەتی جەنابی مام جەلال کە کاک نوشیروان و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان یەکتیان گرتەوە زۆر پێ خۆشحاڵین، ئیشاڵا سەرکەوتوو ئەبین. هەموو هەوڵ و تەقەڵایەتی خۆم بدەم بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی و کاندیدمان کاک فەیسەڵ کەریم خان برادۆستی ژمارە 24 بە هەموو گروپینێکمانەوە کاری بۆ ئەەکەین و دەنگدەران و هەواداران و هەرسوڕاوانمان زۆر بەگەرمی ئیشی لۆ ئەکەن. بەڕاستی ئەوەی زۆر جێی دەستخۆشی و دڵخۆشی ئێمەیە ئەو جەماوەری ڕەواندز و دەوروبەری زۆر بەگەرمی پێشوازی لە لیستی هاوپەیمانی ئەکەن. بەڕاستی ینی دڵخۆشیەکە ئێمەی سەرسام کردیان. هاتوین تاوەکو چۆن لە ڕابردوو لە خزمەت خەڵک و ناوچەکەماندا بووین بە هەمان ڕوحیەتی باب و باپیرمان بەردەوام لە خزمەت ئێوەی خۆشەویست دابین. سنووری سۆران بە بازنەی یەکی پارێزگای هەولێر ناسراوە. لەو بازنەیەش هاوپەیمانی کوردستان فەیسەڵ کەریم خان برادۆستی بە ژمارە 24 کاندید کردووە. فەیسەڵ کەریم خان خۆی کەسایەتیەکی ناسرا و خاوەن پێگەیەکی کۆمەڵایەتی و سیاسی و چاکەکاری گرنگ و بەرچاوی هەیە. بە ڕێژەیەکی بەرچاویش دانیشتوانی سنوورەکە پشتگیری و پشتیوانی خۆیان بۆ کاندیدی هاوپەیمانی دووپات دەکەنەوە. اسماعیل عوسمان، کورسات نیوز، قەزای ڕەواندووس.